مرۆڤ بروتی نییە لە جەستە، مرۆڤ هیزر و بیر و توانایە. یەکی لەو شتانی کە ئەو لە منا فێری کرد ئەوەیە کۆڵەدان بوو. ئەو تەحەدایی کە لە مناڵیەوە ڕوبەڕووی بۆتەوە زۆر بە ئیرادەیەکی بەهێزەوە توانیوەتی بەسەریا سەرکەوێ. قەسفە بوو ئێمە هەمومان ڕامانە کردە ژوورە و بە تەنیا مایەوە ئەوە بۆ ئەو ناخۆش بوو. ناوم هاجر ئیسماعیل وەیس لە شاری کەرکووک لە گەڕێکی شۆرجە لەدایک بووم لە ساڵی 1974. من کاتێک کە چاوم هەڵهێنا بە دنیا یا کاتێک کە فامم کردەوە خۆم بینیەوە وەکو کەسێکی ئاسایی خۆم نەبینی، وەکو مناڵەکانی دەوروبەرم وەکو خوشک و براکانم نابووم، بەڵکو کەسێک بووم کە ڕەوڕەوەیەکیان بۆ پەیدا کردبووم کە خەریک بوو پێم ئەگر وەک چۆن مناڵێک لە تەمەنی 1 ساڵ و نیو یا 2 ساڵ پێ ئەگرێ، منش بەو شێوەیە ڕۆڕۆیان بۆ دانابووم بۆی پێ بگرم. یعنی کە خۆم بینیەوە لەسەر قاچەکانیشم نەوەستا بووم، بەڵکو خەریکی تەدریب و ڕاهێنان بۆ بۆی کە لەسەر پێکانم بۆستم، چونکە ئەوەی بۆیان باس کردو من لە تەمەنی 3 ساڵیە تووشی نەخۆشی ئەفلیجی مناڵان بووم، لە ماوەی 3 ساڵی بۆ 6 ساڵی 7 ساڵی من هەر خەریکی عیلاج تەبیعی و ڕاهێنان بووم بۆی کە بتوانم لەسەر قاچەکانم بۆستم. دەسەڵاتداری ماڵەکەمان کە بریتی بوو لە باوکم پێی وانە بوو کە ئافرەت ئەبێ بخوێنێت بە هیچ شێوەیەک، تەنانەت نەک بۆ مناڵەکانی خۆی بەڵکو بۆ برازا و خوشکەزاکانیشی پێی ناخۆش بوو، هەمیشە هەوڵی ئەوێت نابێ ئافرەت بخوێنێت. کاتێک کە ئێمەش چوینە خوێندنگا سیستمێک دەرچوو لەو کاتەیە هی تعلیمی قەراری با بڵێن حکومەتی ئەو سەردەمە بوو کە هەموو کەس ئەبێ بخوێنێ، پێیانەوە تعلیمی ئیلزامی، واتە بە هیچ شێوەیە کەسێک نابێ بە ئومی بمێنێتەوە بە نەخێنەواری بمێنێتەوە، هیچ نەبێ هەتا 6 سەرەتایی ئەبێ بخوێنێت. خستیانمە خوێندنگا ساڵی یەکەم تقریبان بە باوش ئەیان بردم بۆ خوێندنگە ساڵی یەکەم، چونکە دوو خوشکم لە هەمان خوێندنگە ئەوانش ئەیان خوێند، بە باوش ئەیان بردم و بە باوش ئەیان هێنامەوە. دواتر بەو شێوەیە نەمامتر لەسەر قاچەکانم وەستام وام لە هەت خۆم ڕێمە کرد، بەڵام بە خواروخیجی و بە بێهێزی و بۆ شێوەیە ڕێمەکردنم ئەتوانی. لەو ڕێگایەی کە پێ ڕۆیشتم بۆ خوێندنگە زۆربەی ڕۆژان تووشی کێشە هاتم، یەک لەو کێشانەی کە تووشی هاتم کەوتن بوو لە نیوەی ڕێگا، زۆر جار کە ئەکەوتم قاچوشتم خوێناوی ئەبوو جلەکانم پیسە بوو، بەڵام تر خەمی ئەوم بوو کە دواکەوم نە ئەگەڕامەوە ماڵەوە تاکو جلەکانم بگۆڕم، هەر بەو شێوەیە ڕۆشتم و ئەتیادی دەرسەکان مەخوێند و کاتی فورسەی بینی وانەکان زۆر جار پەیژەیەکی لێبوو، پەیژەیەکی قادرمە با بڵێن ئاسن بوو، زۆر جار ئەچووم لەسەر سێم یا چوارەمەوە دا ئەنیشتم و سەیری مناڵان مەکرد کە یاریانە کرد. من بەواقع لەو خۆشیەی مناڵانە دوور بووم، ینی بێبەش بووم، بەڵام بە خەیاڵ هەمیشە کە ئەچووم لەسەر و پەیژەیە دانیشتم کەەوە یادگاری مناڵیمە بەڕاستی ئێستش شێوەیەزی ئەو پەیژەم لە بەرچاو لا ناچێت. ئەو کاتێک کە تەلەبە بووین ئەو هەر زۆر زیرەک بوو، لە هەموو ناحەیەکە و زیرەک بوو، دەستی ڕسمی هەبوو، دەستی چنینی هەبوو، تەنانەت مامۆستاکانمان داوایان لێ کرد کە بلوزی بۆیانە چنی، چاکەتی بۆیانە چنی، شاڵی بۆیانە چنی، لەگەڵەوەش هەر دەستی ڕسمیشی ڕسمەکانی هە زۆر جوان بوو، ماجەر بوون پێی، زیرەک بوو، زۆر زیرەک بوو لە مەکتەب ماشەڵڵا. ابتدایی بۆ مەرحەلەیە بە سەرکەوتوی بردەسەر. کاتێک کە نزیک ئەبوومەوە لە 6 سەرەتایی با بڵێن لە قۆناغی 5 و 6 سەرەتایی زۆر خەمبار بووم، چونکە ئەمزانی مەسیری منیش وەکو خوشکەکانم ئەبێ و دیسانە ئەبێ منش وەکو ئەوان بچم لە ماڵەوە دانیشم و فعلا چۆن خۆم تەوەقعمە کرد وەها بوو، لە 6 دەریان هێنام لە خوێندنگە نیان هێش بخوێنم. وەختی خۆی ئەم کچی منە
من نەمیهێش خوێنێ مناڵەکانم هیچ خوێنەوار نییە ئافرەتوان گشتیانم دەرکرد لە خوێنەواری چونکی من کابرایەکی عەشایر بوو. پاشەوەی کە سەرەتایم تەواو کرد 14 ساڵ من لە خوێندن دوورخرامەوە بەڵام ئەو 14 ساڵە سستی نەکردم وای لێ نەکردم کە من بێ هەوڵدان بووم بەردەوام لە هەوڵدانا بووم و خولیان بوو کە تەواوی کەم لە ماڵ مەکتەبەمان هەبوو مەکتەبەیەکی بچووکمان هەبوو چی کتێب ماڵمان هەیە و هی مەکتەبەکەش هەبوو هەمووی خوێندۆتەوە وەکەوەشت کە من لە ماڵەوە لەگەڵیان قەت هەستم نەکردووە کە ئەمە کەسێکە نەقسێکی هەیە دایمەن وەکو من ئیشی کردووە قاپی شتووەکو من ماڵی پا کردوێتەوەکو من چێشتی لێ ناوە تەنانەت لە نەوتەکانە نانیە کرد نانێکی زۆر زۆر بە یەکەوە ئەمان کرد ئەو هەموو نانی ئەبرژان لەگەڵەوەی شەهر کە دوای دەست بەتاڵ دانانش دایمەن خەریکی شت خوێندنەوە بوو دایمەن شتێک کتابێک مجلەیەک جەریدەیەک شتێک وایە دایمەن لە ماڵەوەی خوێندەوە بەردەوام ئەموت ئەبێ من ڕێگەیەک بدۆزمەوە بۆی بگەڕێمەوە ناکرێ من هەروە ینی تەسلیم نەبووم بۆ ئەوەی کە من ئەبێ لە ماڵەوە دانیشم وەکو خوشکەکانم بم نم تەقبولم ناکرد لە ساڵی 2001 ئەوانە ئەو کاتە باوکم هاتوچۆی دکتۆر عوسمان محەممەد پێنجێنی ئەکرد بۆ دەست و قاچی بە فرسەتم زانی کە منیش نامەیەک بۆ ئەو دکتۆرە بنێرم وەزئی خۆمم هەر هەمووی لە ئەوڵەوە هەتا ئەخیر بۆی باس کرد دکتۆریش ئەلحەمدولێلا باش بوو دیار بوو زۆر بە جوانی باوکمی تێگانە بوو یەکەم شت کە بە باوکمی وتبووی ئەم کچێت زۆر زۆر عاقڵە زیاد لە حەد عاقڵە زۆر بە جوانی وەسفی خۆی کردووە وەسفی وەزئی خۆی کردووە بۆیە بیهێنە بۆ لامبە هەم عیلاجی بۆ بکەم عیلاج تەبیعی ئەو شت بۆ قاچی بۆ ئەوی بتوانێت چۆن ئەڵێ حرەکەیەکی تێکەوە هێزێکی تێکەوە لە ڕێی ئەو ئەجیزانەی کە هەیبوو و هەم ئەبێت و کچە بخەیتە بەر خوێندن یا وەزیفە یا شوێنێکە لە جەوی ماڵەوە دوورکەوێتەوە لە چوارچێوەی ماڵەوە دوورکەوێتەوە بۆیە باوکمی قەناعەت پێهێنا بووە الحاصل زەریف ئەم وازی نەهاورد وەک ئەم وازی نەهاورد هاوڕێشی زۆر بوو وە خۆی پێڕدات وتی با بخوێنێ ئیتر باوکم وتی باشە کچم بەس تەواوکردنی خوێندن و ڕۆشتن بۆ خوێندنگا مەسروفی زۆر ئەوێت تۆ پێستت بە سیارەیە بتبا و پێستت بە جلوبەرگەوە ئەوانە وتم تۆ خەمن نەبێ من خۆم هەموو ئەو شتانە ئەتوانم دابین بکەم و ئەتوانم یارمەتی تۆش بم نەک هەر خۆم خەمی ئەو شتانت هیچ نەبێ باوکم وتی باشە خۆت چی بە باشە زانی ئەوە بکە سپاس بۆ خۆ مەرحەلە 1 و 2 ناوەندی بەخشراوی گشتی بووم واتە مافی عام امتحانی کۆتایی ساڵم ناکرد لەبەرەوەی دەرەجەکانم هەموو لەسەر و نەوەتەوە بوو مەرحەلە سێم تەواو کرد ئەمویست 2 ساڵ لەو ساڵانەی کە لە دەستم چوە لەو 14 ساڵی کە لە دەستم چوە چۆنەڵی تعویزی کەمەوە بیهێنمەوە بۆیە ئەمیست باز بم لە 3 بۆ 6 امتحانی دەرەکی مەرحەلە 6 بەمەوە خۆ ئەو مەرحەلەیەم تێپەڕاند دواتر فۆرمشتم پڕ کردەوە بۆ زانکۆ بۆی لە زانکۆ بخێنم ناوم لە کۆلێج دەرسو لە کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان بەشی زانستە ئیسلامیەکان کە چوومە بەردەم بیناکە تەبان پێم سیر بوو بیرمە کردەوە ئەمە باشە من چۆن ڕۆژانە بێم ئەمە بۆ ئەم شوێنە چۆن سەرکەوم چۆن بچمە ناو محازەرەوە چۆن بەردەوام بم لەسەر ئەمە بەڵام خولیام ئەوە زۆر بوو ئاواتەکانم ئەوە زۆر بوو ئەوانم هەمووی با بڵێن لە بەرچاو خۆم لابروتم نەکێشەنێ گرنگەوەی من بگەمە ئەو ئامانجەی کە ئەمەوێ لە بیدایە 3 قات سەرکەوتم هەموو ڕۆژێ پشوویەکم ئەیە یا 2 قات سەرکەوتم پشوویەکمەیە و 2 قاتی کرد پشوویەکمەیە هەتا ئەگەشتمە قاتی سەرەوە هەموو ڕۆژێکیش کە هاتم بۆ زانکۆ تقریبان 3 چارەک سەعاتێ پێش خوێندکارانی کە من ئەهاتم لەبەر حسابی ئەو ڕێگا دوور و درێژەمان کرد کە تقریبان نی سەعاتێکی پێ ئەچوو تا من ئەگەشتمە سەرەوە هەر 4 ساڵەکەم بەسەر کەوتووی تێپەڕان ینی مەرحەلەیەک دووەمی بەشەکەی خۆمان بووم مەرحەلە 2 یەکەم بووم مەرحەلە 3 دووەم بووم مەرحەلە 4 یەکەمی بەشەکە و یەکەمی کۆلێجەکەش بووم لەسەر ئاستی هەر 5 بەشی کۆلێج باڵێ
یەکێک لەو تایبەتمەندانەیە کە هاجر خاتون هەیەی ئەوەیە کە قەت حەزی لە وەصف و سەنا و ئەوانە نییە، هەمیشە حەزی کردو کە ڕخنەی لێ بگیرێت. ئەو یەکێک لەو تایبەتمەندی یەکێک لەوانەی تر ئەوەیە کە هەمیشە حیفزی بەقووەت بوو، زۆر حیفزی بەقووەت بوو. تەنانەت جارێکیان یەکێک لە مامۆستاکانمان لە کاتی ئیمتیحانە تەلەفۆنی وە کاکاوە کردوتی تەلەبەیەک وەرەقەی ئیمتیحانەکەی فارزەشی نەپەڕانوە، بزانە کێ لەوە چی قۆپی کردبێ. یەکسەر مامۆستاکەوەی هاوڕێم تەلەفۆنێکی بە مامۆستاکەوتی نانا خەمت نەبێ ئەوە هاجرخانە حیفزی بەخۆتە 20 لە 20 بۆ دابنێ. ئەوە یەکێک لەو شتانەی کە هەرگیز بیرم ناچێتەوە سەرباری ئەوەی کە ئێمە زۆر کێبرکی و منافەسا بوو لە بینمانە کە وەرەقەی ئیمتیحانان وەرەگرتەوە ئەوەیە هەرسێکمان مازانێت چەندمان هێناوە. من یەکێک مرۆ کەسانی کە زۆر کەتوم بووم شتمە شاردەوە پێمان یعنی بە تەلەبەکانی دیکەم نەوە بەڵام تەنها بە هاجر خاتونمەوە. کە یەکەم ساڵ وەرگیرە بەڕاستی من خۆم زۆر جار بەزییم پیاهاتەوە کە لە قاتی پێنجەم و چوارەم ئێمە دەروانەمان دەوتەوە مامۆستا هاجر بەیانیان کە هات پێم وایە بە چارەشێک ناگەیشتە سەرەوە. ئەو کاتە مەسعەد و پلیکانەی ئەلکترۆنیمان نەبوو، زۆر ماندووە بوو. بەڵام کە هاتە دەرسەوە چەند سیفەتێکی زۆر جوان، یەکەمەوەی زۆر قوتابیەکی باش، گوێگرێکی باش بوو و زۆر زیرەک بوو. تەنانەت یعنی لە بیرمە لە ئیمتیحانەکانە زوربەی کات دەرەجەی تەواوی ئێنا. لێرەوە بۆمان دەرەکەوێ کە ئەم خوێندکارە ئەم قوتابیە چۆن توانی بگاتە کۆلێج و لە کۆلێج ئەو ئاستە بەرزەی هەبێت. هەر بە یاردەدەری توێژە لە هەمان کۆلێج من تاعین کرام تەوزیف بووم دامەزران با بڵێن. دواتر بەرنامەی تواناسازی هاتە ئاراوە کە بەرنمەیەک بوو لە وەزارەتی خوێندنی باڵا بۆ ئەو خوێندکارانەی کە یەکەمی و دووەمی کۆلێجەکانون لەسەر حسابی حکوومەت ئەیانێرنە دەرەوەی وڵات بۆ خوێندنی ماستەر. من یەکێ بووم لەوانەی کە ناوم دەرچوو بۆ بەشی تواناسازی. ماڵەوە بیدایە معارز بوون، زۆر هین نەبوون، قەنەعەتیان نایەنە، بە تایبەتی برایەکم زۆر پێی باش نەبوو. بۆیە قسەم لەگەڵانە کرد، هەوڵم لەگەڵانایە بە تایبەتی باوکم تۆزێک بە زەحمەت قەنەعەتی هێنن. ئەمە دیاری منە کە ئیزنم داوە و ئەخوێنێ، ئەمە بەشی منە تشجيعم كذب بشي لميسر بخواني بيته أم عفرته وبيته أم آزاو أم عفرته زور زور شاك أمانة قشتي هن منه بو لبر نجابته إنسانت خوي هات برسي في يمكن هاي ترسي من علي لزقيا ما كتشون بو مصر بتنيا رويشتم طبعا كاتك أوكتشا هاو بولام متيبا بيكوش شقا بقرين وەکو تەتەوعێک هات بۆلام، یعنی لە فکری خۆی وهای دانابوو کە دێت ئیتر وای لە مێشکی خۆیان دانابوو سەر ڕای ئیشوکاری خۆی و دەوامەوەینی خۆی ئەبێ خزمەتی منیش بکە و یارمەتی منیش بە ئەوانە. بەڵام کە هات شتێکی کەی بینی پێی سەیر بووتی وەڵای من وا هاتم وتم لەوانەیە ئەتر من چەندێ هینەکەم تۆ وەها دانم ئەتر چێشت بۆ لێنەم و ماڵە بۆ پاکەمەوە و یارمەتی بەم و لە هەڵس و کەوت و لە دەرچوون و لە چوونت بۆ زانکۆ ئەوانە، بەڵام تۆ باشی پێویستت بە هیچ نییە. الحەمدولێلا دوای ئەو چەند کچێکی تریش کە ئەویان بینی هاتن لەگەڵ ماژیان. ئەوەی 3 ساڵ لە کۆلێجی قاهیرە، کۆلێجی دارالعلوم با بڵێن لە قاهیرە، ساڵ یەکەم تەمهیدیم خوێند، سوپاس بەخوا باش بووم. دواتر مناقەشەی ڕیسالەکەم کرد بە پلەی ئەمتیاز، بڕیم ئەو مەرحەلەیەشم بڕی. بموضوع بحثها قررت اللجنة منح الباحثة العراقية هاجر إسماعيل ويس درجة ماجستير في الشريعة الإسلامية بتقدير ممتاز. کە هاتمەوە کۆلێجەکەی خۆم تەبەن مامۆستا و شتی زۆر بوو،
سەرڕای ئەوەش دیسانەوە هەر بیانۆی قادرمەش هەر هەبوو چونکە وڵاتە لەو کێشەیە بەڕاستی نەجاتمان نابێت لەو کێشەیە قەت کەسانی خاوەن پێداویستی تایبەت کۆتایی پێنایە ئەو کێشە ئێمە کە بریتە لە بوونی قادرمە و پلیکانە ئەوانە لە شوێنان بۆیە وەزارەت ئەیانوت ئێمە ئەمانەوێت تۆ لە شوێنێک بی مرتاح بی بۆ تۆ هەم بۆ قاچت وەزعی سەحیت و هەم بۆ چۆنێکی محازەڕەوتنەوەوانە بۆیە وەزارەت نەقلی پەیمانگای زانستە ئیسلامیەکانی کردم پەیمانگای زانستە ئیسلامیەکان بیناوشتەکانی باش بوو تەخت بوو 2 ساڵ من لەوێ هینموتەوە بە بڵێن محازەڕەموتەوە ئیشی ئیداری شما کرد من حەزمە کرد لە قانون بخوێنم ئێستاش هەر خۆلیامە و هەر ئەشی خوێنم هەرچەنە تەمەنیش تێپەڕێ بەڵام من ئەو خۆلیایی کە لە مشکمە هەر ئەهێنمە و ئاواتم هەر ئەهێنمە دیکە قانون تەواوکەم چونکە مەبەستمە بەڕاستی یاسا گرنگە لە ژیانی ئێمە زۆر گرنگە من بۆی حەزم لە یاسا بوو بۆی بتوانم یاسای وڵاتێک بگۆڕم یاسایەک بهێنمە ئاراوە کە خزمەت بە هەموو مرۆڤەکان کە بە هەموو چین و تۆژەکان کەم ئەندام کە دێتە دنیاوە یا تێکەڵ بە خەڵکیە بێ پێش هەموو شتێ ئەبێ ئەتیراف بەوە بکە کە کەسێکی کەم ئەندامە یعنی چۆنەڵی تەسلیم بێ بۆ ئەمری واقع لە مشکی خۆیان دای بنێ کە ئەمە تووشی کەوتن ئەبێت تووشی گاڵتە پێکردنی خەڵکە بێت تووشی بەزەی پێهاتنەوەی خەڵک ئەبێ بەڵام ئەتر ئەبێ خۆی لەگەڵ ئەو واقعایە خۆی بگونجێنێ بە شێوازێک کە کار نەکاتە سەر ڕووخاندنی ئێستا من خۆم کاتێک کە ڕۆیشتم بۆ خوێندنگە کاتێک کە ئەچمە ناو بازار چەندین جار یعنی ئەوەی ئیشیان پێوتمەوەە هەستی بەزەیان دەربڕیوە جاری وا بوو من خۆم وەرم بەرز بووە بەڵام تروان لێکردم خۆم دڵم تەنگ بووە خەریک بۆ خۆم بەزەیم بە خۆما بێتەوە لە کاتێکا کە من ئەگەر ئەو هەڵسو کەوتانە نەکرێە ئەو جۆرە دەربڕینانە نەبێ من خۆم زۆر هەست بە کەم ئەندامبوونی خۆم ناکەم بەڵام تر کە ئەوەنە ئەیخەنەوە بیرم ئەوەنە دەری ئەبڕن وان لێکردم ئتر بەزەیم بە خۆم ئاهاتەوە هەندێک جار بەڵام خاوەن پێداویستی تایبەت ئەبێ ئتر وای لێ بێکە ئەو شتانە کاری تێنەکە ئەو شتانە لە ژیان داینەبڕێ لە کۆمەڵگە داینەبڕێ نەیوەستێنێتەوە بە شێوەیەکە ئتر هەموو ئاوات و ئامانجەکانی بخاتە ژێر گڵەوە و لەبەر خاتری دەوروبەرەکەی بیشارێتەوە نەخێر ئەبێ هەوڵی بۆ بە هەموو شتەکانیش پشتگوێ بخات. ماڵۆستا هاجەرە من لە نزیکەوەی ناسم سەردانی ماڵەیانم کردووە ئەو بەڕاستی نمونەی ئینسانێکی ئازا و بەتوانایە کە توانیوێتی خاوەن پێداویستی تایبەتەکە نەوەک ڕێی لێ بگرێت بەڵکو بیکاتە بەشێک لە پلیکانەیەک یاخود قادرمەیەک بۆەوەی سەرکەوێت لە ژیانیدا چونکە ئەو پلە و ئاستەی کە ئەو هێناوێتی یا ئەو دەستکەوتانی ئەو هەی بووە لە ماوەی کارکردنیدا لە ڕاستیە زیاترە لەوەی خاوەن پێداویستێکی تایبەت بتوانێت ئەو ئاستە بەدەست بێنێ وتوانم بڵێم کەسانێک کە خاوەن پێداویستی تایبەت نین هیچ ئەندامێکی جەستەیان کێشەی نییە هێشتا ئاسانیە بگاتە ئەو ئاستەی مامۆستا هاجەرە. یەکێک لە ئاواتەکانم ئەوە بوو کە لە کاتی خۆیەوەتە لە تەمەنێکی گەنجە من هاوسەرگیری بکەم لە تەمەنێکی گەنجە ببم بەدایەک هەستی دایکایەتی دەرببڕم مناڵەکەم لەگەڵ خۆما گەنج بێ و گەورە بێت کاتێک کە ئەگەمە بۆ نمونە تەمەنێکی 45 ساڵی یان 43 ساڵی کوڕەکەم یان کچەکەم ئەو کاتە 23 ساڵ و 24 ساڵ بێ یان 20 ساڵان بێ بە هیچ نەبێت بۆی لە یەکتر تێبگەین عقلەتی من ئەوەنە کۆن نەبێ و هی ئەو تازە بێکە نەتوانم لەگەڵیا هەڵسو کەوت بکەم و لێ تێبگەم بۆیە ئاواتم ئەوە بوو کە لەو کاتەیە با بڵێن ئەوەتم بێنمە دیکە مناڵەکەم لەگەڵ خۆما گەورە بێ لەگەڵ خۆما گەنج بێ بەڵام ترکە نەش هاتە دی تەبانەوە هەڵبەتە قەدەریش دەوری هەیە لەو شتەیە
بۆیە نەمتوانی ئەو بکەم بەس ئەوەش هەر کاریگەری نەبووە لەسەر ژیانم کە خولیاکانی کەم بوەستێن و نەهێنمەدی. خێزانەکان بەڕاستیە بێبی کەنە سەرمەشق تێبگەن لەوەی کە خاوەن پێداویستی تایبەت بوون مانای کۆتایی نییە، مانای کەم توانایی نییە، مانای بێتوانایی نییە، بەڵکو ئەگەر خێزان و کۆمەلگە هاوکار بێ ئەکرێ دەیانی وەکو مامۆستا هاجەرە ببنە چرایەک ببنە مۆمێک بەر چاوی خۆیان و خەڵک ڕووناک بکەنەوە. خۆشی ماڵی ئێمە هاجەرە جێ شانازیە بۆ هەمومان، نمونەیە بۆ خۆم، بۆ مناڵەکەم، بۆ خوشکەزاکانم، عایلەکەمان هەموو. پێشتر شەرمیانە کرد کە من دەرچمە دەرەوە یا زۆر پیان ئای بوو کە من ئەگەر لە شوێنێکا بکەوم خەبەر بێتەوە بۆ ماڵە بڵێ وەڵا کچەکەت لە فلانە شوێن لەسەر جادە کەوتووە ئای بوو بەلایەنەوە. بەڵام ئێستا زۆر ئاساییە بە حکمی ئەوەی کە من سەرڕای کەوتن سەرڕای ئەو نەهامەتیانەی کە لە ڕێگاوبان و لە شوێنان تووشم هاتووە و لەگەڵ ئەو شتۆ گەشتومەتە ئەم ئاستە بێکومان فکریان گۆڕاوە بیرکردنەوەیان گۆڕاوە ویان لێ هاتووە تەنانەت ئەگەر بشکەوم شانازی بۆ کەوتنەوە ئەکەن چونکە ئەزانن دوای هەموو کەوتنێک هەستانەوەیەک هەیە.